پارچەوەی چالەکەکانی هەفتەی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان لە شاری سلێمانی کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدرێت. ئێستا ڕامیار عوسمان ڕاستەوخۆ لەگەڵمانە لە شاری سلێمانیەوە. ڕامیار سڵاو لێبێت تۆم کاتت باش. چالاکەکانی ئەمڕۆ کە ئەنجام دەدرێن چین و وەوا بڕیارە تاوەکو کەی ئەم چالاکیانە بەردەوامیان هەبێت؟ بەڵێ ئەم چالاکیانەی کە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تێژی دژی ژنان سازەکرێت لەمڕۆوە دەستی پێکردووە ئەوەی کە من بزانم چەند ڕۆژێ بەردەوامە بێت کە ئامار و داتا ئەخرێتە ڕوو سەبارەت بە ئەو توند و تیژیانی کە دژ بە ئافرەتان ئەنجامە درێت. یانی لە سلێمانی ئەمڕۆ ئەوەی کە من بزانم زیاتر لە 3 چالاکی بەڕێوە چووە کە لە هەر کامێکیان قسە لەسەر ئەم توند و تیژیانە کراوە کە بەرامبەر ئافرەتان ئەنجامە درێت. یانی لەم چەند ساڵەی دواییشدا من ئەوانەی کە قسەم لەگەڵیان کردووە بەتایبەت لە بواری ئافرەتانە هۆکاری ئەم توند و تیژیانی کە بەرامبەر ئافرەتانەکرێت هۆکارێک لەمانە بۆ خەیرانی دارایی گەڕێنەوە کە بەهۆی دروستبوونی خەیرانی داراییەوە گرفت لە نێو خێزانەکانیشا دروست بووە وای کردووە کە ئەم توند و تیژیانی کە ئێستا دەمیدرێت زیاد بووە زیاتر پەرەبسێنە. من یەکێک لە چالاکانی ڕێکخراوی بواری ژنانم لەگەڵا ئەگەر هەڵا نەبم خانم خان ئەگەر فەرمووی ئەم چالاکیانە ئێوە ئەمڕۆ ئەنجامتان داوە یان ئەم چالاکی ئێستا کە ئێوە هەتانە تێیدا باز لە چیەکەن یان ئەم توند و تیژیانی کە دژ بە ئافرەتان ئەنجامەدرێت هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بۆچی بەردەوام ئەو تێکە ئافرەت توند و تیژی بەرامبەر ئەنجامەدرێت یان توند و تیژی بەرامبەر کراوە؟ دیارە ئەمڕۆ 25 مانگ دەستپێکی 16 ڕۆژ چالاکی بۆ بەرەنگاربوونەوەی توند و تیژی ژنانە. ئەمە چالاکێکی جیهانیە کە لە هەموو جیهانە لەم ڕۆژە دوایدا نانی ئومەمی متحیدە بۆ ئەم ڕۆژە کە ئەم 16 ڕۆژە کە تایە زۆرترین چالاکی بکرێت لە یان دووپات بکرێتەوە جەخت لەوە بکرێتەوە کە هەموو ئەو دام و دەستگا و ئەو ڕێکخرا و گروپەکانی فشار کە ئیشەکان زیاتر جەختەکان و لەسەرەوەی کە بەردەوام بن لەسەر بەرەنگاربوونەوەی توند و تیژی. ئەم چالاکی ئەمڕۆ ئێمەش کە بەڕێزانە پێی هەستاون بەشێکە لەو چالاکیانەی کە ئەکرێ. دیارەمە بەس لی بسەر ئەوەی کە دەرخستنی داتا و ئامارە لەم 16 ڕۆژەیە مەبەستێکی تر لە 16 ڕۆژەکە ئەوەیە کە هەم ڕێکخراوەکان بۆ کۆمەڵگەی ئیسپات بکەن یان دەری بخەن کە ئەوان بەردەوامن لەو 16 ڕۆژە زۆرترین چالاکی ئەکەن بۆ ئەوەی کۆمەڵگە وشیاری بکەن و دیاردەکە بە کۆمەڵایەتی بکەن بۆ ئەوەی خەڵک ڕابێت کە بزانێکە شکی ڕۆژانی کە مثلا تۆ نازانی من ڕێکخراوێکیانکی کە ئێمە خەریکی چین بەڵام لەم 16 ڕۆژە ئەتوان جەخت بکەن و یان چالاکیەکان زیاتر دەرکەن بۆی کۆمەڵگە ئاشنا بێ بە چالاکی گروپەکانی. ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئێوە لە بواری ڕێکخراوی ژنانە ئیشەکەن هۆکاری چییە ئەم توند و تیژیانە ڕوو لە زیادبوونە یانی وەکو هۆکار ئەگەر دەستنیشانتان کردبێ هۆکاری چییە کە ئەم توند و تیژیانە ڕوو لە زیادبوونن یانی ئەوەی کە ئێوە دەستنیشانتان کردبێ هۆکارەکەی چی بووە؟ خۆی تا ئینسان ژیان بەردەوام بێت توند و تیژی هەرە بێت بەڵام بێگومان لە کۆمەڵگەیەکە بۆ کۆمەڵگەیەک جیاوازە کۆمەڵگەی وهەیە بەری پێگرتووە کۆمەڵگەی وهەیە یاسای بۆ دانراوە کۆمەڵگا هەیە ڕێژەکەی زۆرە ئێمەش بەداخەوەیەکین لەو کۆمەڵگانەی کە ڕێژەی توند و تیژی بە عام نەک بە تەنها لەسەر ژن زۆرە بەتایبەتی لەسەر ژنان هۆکارەکانیشی زۆرن. یەکێک لە هۆکارەکان ئەو ناجێگیربوونەی باری دۆخی سیاسیە لە کۆمەڵگەی ئێمەیە نالەباری باری ئابووریە سەروەرنەبوونی یاسایە سەربەخۆنەبوونی یاسایە و کۆمەڵشتی زۆر ترکە هەمووی وا ئاکات کە ڕۆژ بە ڕۆژ توند و تیژی لە زیادبوو نابێت و ئەنجام دەرانیشی یعنی بە پێویست سزا نەدرێن یان دادگایی نەکرێت. ئەوە یەکێک لە هۆکارانەی کە ڕێژەی توند و تیژی لە کۆمەڵگەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیابێت. پرسیارم ئەوەیە یانی چی بکرێ باشە بۆ کەمکردنەوەی توند و تیژیەکان؟ ئەو یاسایانەی کە دەرچوون کاریان پێ بکرێ هەوڵ بدرێ لەلایەن دەسەڵاتی سیاسی و حکوومەتەوە ڕۆژی سیاسی و ڕۆژی ئابووری چا بکرێ یاساکان کە خۆیان دەریان کردووە ڕێزی لێ بگرن و جێبەجێ بکەن و بەڕاستی ئەم حیزبانەی کە هەشن لود نەخەنە کاروباری دادگاکان و دادگا ڕچکەی یاسایی خۆی بگرێ و هەموو کەسێکی یەکسان بێ لە بەردەمی. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ کارزان لەگەڕێمەوە لای تۆ ئەگەر پرسیارێکت نەبێت. ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.